نەخۆشی ئەیدس ئەوەی کە لە ناو خەڵکا بڵاوەیەکێکە لەو نەخۆشیانەی کە بەهۆی ڤایرۆسێکەوە بڵاو بێتوانێت کە پێڵەن HIV Human Immunodeficiency Virus یعنی بەواتای ئەوەی ڤایرۆسێکە ئەبێتە هۆی پاککەوتنی سیستەمی بەرگری لەش. ئەم ڤایرۆسە شێوەکەی خۆی وەکو شێوەی خانەکانی خوێن لێەکە، ینی وەکو خڕۆکە سپیەکان کە جۆرێک خڕۆکەی سپی هەیە کە بەشێکە لە بەرگری پێڵەن تیسێڵ، شێوەکەی خۆی وەکو ئەوان لێکە بۆی سیستەمی بەرگری لی نەیناسێتەوە، وردە زەفەر بە بەرگری لەشە با و سیستەمی بەرگری لەش تێک و پێکەشکێنێ. نیشانەکانی ئەم ڤایرۆسە ئەکرێ وەکو هەموو نیشانی هەوکردنی ڤایرۆسەکانی تروابن، نەخۆشەکە تایەکی زۆریە بێ، عەرەقکردنەوەیەک، وەزنی دائەبەزێ، ئیشتیهای نامێنێ بۆ خواردن، ماوەیەکی زۆری پێچێت ئەم نیشانانە دەرەکەوێت. ینی جاری وا هەیە لە هەنێک کتێبە ئەڵێ تا 90 ڕۆژش احتیمالە ئەم نەخۆشە ڤایرۆسەکە چوبێتە لەشی شێوە و هیچ جۆرە نیشانەیەکشی نەبێت لە دوای 90 ڕۆژەوە، ینی لە دوای 3 مانگەوە دەستکا بە دەرکەوتنی نیشانەکان. ئەم کەسانە زیاتر معەرەزن یا با بڵێن ئەگەری توشبوونیان بە هەندێک جۆری شێرپەنجە زۆرە، وەکو شێرپەنجەی گرێ لیمفاویەکانەوەی کە پێڵەن سەرەتانی غودەی لیمفاوی، جۆرێکتر لە شێرپەنجە هەیە پێڵەن کاپۆسی سارکۆما، یاخود هەندێک شێرپەنجەی ناوپۆشی ناودەم، هی قوڕک، هی لووت، ئەمانە زۆر تووشە بن. هەوکردنی با بڵێن نەخۆشی ئەیدز خۆی نەخۆشیە کە ئەتوانین بڵێن چارەسەری بنەبڕی تۆزێک ئاستەمە، وەلەو لەم ساڵانەی دواییدا هەندێک جۆری دژە ڤایرۆس دروست کراوە کە ئەتوانین بڵێن کاریگەریشی زۆر باشیانێت دژی ڤایرۆسەکە. بەڵام ئێستا ئەرکی وڵاتان ئەو وڵاتانەی کە با بڵێن وڵاتی پێشکەوت و ڕێکخراوی تەندروستی جیهانی زیاتر لە هۆشیارکردنەوەی خەڵکایە لە خۆپاراستن لەم نەخۆشیە، کەواتە ئەبێت وشیاری تەندروستی لە ناو خەڵکا بڵاو بکرێتەوە لە چۆنێتی گواستنەوەی ئەم ڤایرۆسە. چۆن ئێستا لە ئێستا ئێمە خەڵک ڕێنمایی تەندروستی بڵاوە کاتەوە دەستگاکانی ڕاگەیاندن، وەزارەتەکان، ڕێکخراوەکان کە بۆ خۆپاراستن لە کۆرۆنا بە هەمان شێوە بێ ڕێگەی خۆپاراستن لە نەخۆشی ئەیدس خەڵک خۆی پارێزێ. ئەبێ بزانین نەخۆشی ئەیدس یا با بڵێن ڤایرۆسی HIV چۆن نەگوازرێتەوە لە ڕێگەی چەند شتێکەوە. یەک مهمترینیان لە ڕێگەی خوێنەوە، یعنی خوێن و پێکاتەکانی خوێنی تر، خوێنە، پلازمایە، ئەقراسی خوێنە، هەر شتێکی تر بێ ئەگوازرێتەوە. چۆن؟ ئەگەر کەسێک هەڵگری ئەم جۆرە ڤایرۆسە بێ، خوێنی بچێتە لەشی هەر کەسێکی ترەوە، بۆ نمونە فڵچەی دان، ئەگەر کەسێک فڵچەی دانی یەکێک تر بەکاربێنێ احتیمالی گواستنەوەی زۆرە. دەرزیەک کابرایەک بۆ نمونە موویەکی دەرهێناوە لە دەموچایە بە دەرزیەک یا موکێشێکی بەکارێناوە یا سرنجێک خوێنی پێ سەحب کراوە، خوێنی ئەم کەسەی پێوێت. کرێکارێک یا کەسێک تۆ جاری وا سەتڵێکی خۆڵە لە شوێنێکا کرێکارێک پاچێکاتەوە نییە، ئەگەر ئەم سرنجە بچێ بەدەستیا ئەگەری توشبوو با بڵێن گواستنەوەی ڤایرۆسە زۆر زۆرە. یعنی کەواتە یەکێک لە سەرچاوە سەرەکیەکانی گواستنەوەی ڤایرۆسی HIV خوێنە. سوپاس بۆ خوا ئێستا هەموو ئەو خوێنانەی کە ئەگوازرێتەوە هەرمووی فەحسەکرێ بۆ ڤایرۆسی HIV ئەبێ نەگەتیڤ بێ ئەنجاتەیەکرێ. ئەمەیەک. دووەم ڕێگە لە ڕێگەی سکپڕێەوە، ینی دایکێک کە هەڵگری ڤایرۆسەکە بێ لە ڕێی وێڵاشەوە گوازرێتەوە بۆ کۆرپەلەکەی. ڕێگەی تر لە ڕێگەی ئەو خوا نەخواست کە لە وڵاتی ئێمە شکور ئەو شتانەکەمە ئەوانەی کە مدمینی دەرمانن، یعنی ئەبینین زۆر جار لە فلیمەکان ئەبینیمانە کەسێک کە دەرمان کێشە، ئەبینی ئەو دەرزیانەی کە کەسێک بەکارێنێ بۆ خۆی کەسێشتر وەکو گروپ بەکارێنێن، ئەوەش ڕێگەیکی زۆر خراپە بۆ گواستنەوە. ڕێگەیشتر ڕێگەی سێکسە کە با بڵێن لە ڕێی کاری با بڵێن ممارەسی جنسەوە کەسێکی توشبوو لەگەڵ کەس بۆ کەسێکی تریە گوازێتەوە. ئەمە ئەو ڕێگە باوانن کە ئەبێتە هۆی گواستنەوەی ڤایرۆسی HIV پێویستە هاوڵاتیان خوانی لێپارێزێن. هەوڵ بە شتی و کەلوپەلی تایبەتی خۆت بەکاربێنی، شتێک بە تایبەتی ئەو شتانەی تیژن وەکو دەرزی، وەکو پارچەیەک شوشە، وەکو لە هەر شوێنێکە هەوڵ بە کەمترین بریناریت هەبێ لە سەتڵی خۆڵۆمانە بە تایبەتی بۆ کرێکارەکانی ناو نەخۆشخانەکان بەڕاستی ئەوانە هەموو کەسوکاری ئێمن تکایە هەوڵ مەدە زۆر بە کوێرانە دەستکەی بە سەتڵەکەی و بتێ شتەکان فڕێبەی. تکایەکیشم بۆ کارمەندان و با بڵێن پزیشکان و ئەوانەی کە لە سلکی تەندروستی ئیشەکەن ئەو شتە تیژانە وەکو دەرزی، وەکو کانوێلا، وەکو ئەو شتانە شتێکی پێڵەن سەیفتی بۆکس، ئەو سنووقە زەردەکە وان باشترە فڕێبیدرێتە ئەوێەوە و تکایە لەو کۆمپانیانەی کە پاشەڕۆی پزیشکی فرێن بە تایبەتی نەخۆشخانەکان تکایە تێکەڵی
پاشەڕۆی ئاسایی خەڵکی مەکەن وعنی بۆ نمونە خۆڵەکە ئەو خۆڵە تێکەڵ خۆڵی تر نەکرێ وا باشترە ئەوە لە شوێنی تایبەت ها بسووتێنرێ کە پێڵن مێحراقە وازانم خۆشببختی تا ڕادێکی زۆر ئەوە پەیڕەوەکرێ بەس ئێمە ئەگەر 100 ئەو شتە دزە بکە بەڕاستی ئەگەری توشببوونی خەڵک زیادەکە.